ڕزگار لاین زۆر بە خێر بێ ڕایەنەر و ڕایشکاری کار ئەم بابەتە قسەی تۆیەوێت ئەویش ئەوەیە کە خوێندکارێکی پۆلی 12 ئێستا تەماشامانەکە چۆن بڕیار بە کە بەشێک هەڵبژێرێ داهاتووی کاری مسۆگەر بێت. سەرەتا ئاماژەت پێ کرد کە داتاکان چی ئەڵێن کەواتە لەسەر ئەساسی داتاکان ئێمە بە نزیکەی 50 زانکۆ پەیمانگامان هەیە ساڵانە بە نزیکەی 50,000 خوێندکار دەرچوو تەخەڕوجەکەن لە بەرامبەرە ئێمە چەند کۆمپانیا و دامەزراوەمان هەیە خەڵک وەرگێ لە بەرامبەری شال لە پاڵیا بڵین هاوتەریب لەگەڵ ئەوە سیرەکەی بازاڕی کار تەڵەبیە لەسەر کار لە چه ئاستێکایە چونکە ئێمە حکومیمان هەیە بە شێوەیەکی گشتی سەرجەم بەڕێوەبەرایەتیەکان و خوێندنگاکان و تاکۆتایی هەمیان پڕبوونەتەوە ئەو پەڕی ساڵانە چەند خانە نشینە بێ پێویستە بەجێگرەوە هەیە کەواتە تۆ دایرەکانی حکومی بە شێوەیەکی گشتی کەرتی حکومی بە تەواوی بە نزیکەی پڕبۆتەوە ئەوەی ئەمێنێتە تەنیا کەرتی تایبەتە کەرتی تایبەت پشت بە ئابووری وڵاتە بەستێ بارودۆخی سیاسی و ئابووری و تاکۆتایی ئەمانە هەمووی کاریگەری لەسەر کردنەوەی و زیادکردنی دامەزراوەکانەوەتە بزنسەکانە دەی ساڵانە ژماری ئەو بزنسانی کە دروست ئەبن زۆر کە من هاوکاتی ژماری ئەو کارمەندانی کە پێویستیانە دامەزراوەکە ئەوانیش کە من واتەی بە مقارەنە سیرەکەی ساڵانە 50,000 عفوان خوێندکار دەرچوومانە بێ بەڵام لە بەرامبەرە لەوانەیە ئەو پەڕی 10,000 هەلی کارێکە بێ کەواتە ئێستا چێبڕچێتە ئاراوە دوای دەرچوون تەخەڕوجەکەی بوارەکەت هەر بوارێک بێ ئەبێ چێبڕچێ بکەیت لەگەڵ هەمان بواری خۆش بۆ نمونە لەسەر ئاستی ئەو 20 زانکۆیی کە باسمان کرد لە کەرتی حکومیە چەند خوێندکاری بەشی ئەندازیاریمان هەیە کەواتە ئەو ئەگەر هەر زانکۆیەک وا دامێ 50 خوێندکاری هەیە تۆ لە 20 زانکۆیە تۆ لە هەر یەکانێ 50 دانە تەخەڕوجەکە کەواتە تۆ ئەبێ بەرامبەر ئەمە دامەزراندنت هەبێ ئەدەی بزنسەکانی ژمارەز نییە هەموو بزنسەکان پێویستیان بە ئەندازیارێک بێت کەواتە چێبڕچێتە ئاراوە بۆ ئەمە دەرگای چێبڕکە و کردەوە منیش پرسیارم ئەبێت کە حەزم لەو بابەتەیە بەس بەر لەوەی پرسیاری لێهاتووی و کێبڕکیەکان بکەن کە خوێندکارێک لە زانکۆ دەرەچێ بڕوانامەیەکی پێ ئەتوانێت لەسەر سیڤەکەی بنووسێ دیبلۆم یا بەکالۆریۆس بەڵام ئایا چی لێهاتوویەکی پێویستامە دواتر پرسیارە لێەکەم پێشەوەی بچێتە کێبڕکیی وەرگرتنی ئیشەوە 4 ساڵ پێشەوە یاخود لەگەر پەیمانگا بێت 2 ساڵ پێش ئەوە ئێستا ئەوەیە کە پۆلی 12 ئەوێ بەشێک هەڵبژێرێ کاری دەست بکەوێت چۆن ئەم هینە بکا لای خۆی ئەم بێژەنگە لێ بە کام بەش لە بازار پێویستە ئەگەر قسێ بڵێم ڕەنگە قورسیش بێ بەڵام مەسائلی لایەنە ئەدەبیەکان وەکو مێژ و جوگرافی و ئەمانە تا حەدێکی زۆر بەڕاستی بازاڕیان کەس بووە چونکە دەرچووەکان دەرفەتیان زۆر کەمە بێ ئەگەر خۆی فێری کارامەییەکی تر دەکا سۆفسکیڵیان هاردسکیڵێکی تر فێر بێ بەڵام ئەوانەی کە زانستیەکی فیزیکین یان داتان یان پیشەین ئەمانە دەرفەتی کاریان هەیە خۆشبەختانە لە بەرامبەر ئەوەی کە تۆ لە هەر فیلدێکا وەربگیریت لە زانکۆ پەیمانگاکان دوای دەرچوونێ بەڕاستی دەرفەتی کاریەتە ئاراوە ڕاستە زۆرێک لەو زانکۆیانە هەمان زانکۆیانی ساڵی پێش 10 ساڵ و 20 ساڵن واتە لق و پۆپی تازیان بۆ دروست نەکراوەتەوە بەڵام خۆشبەختانە لە ناو کردی تایبەتە ئەمانە هاتۆتە ئاراوە وەکۆی کە پێشتر تەنها مامە حاجیەک و ژمێریارێک بوو کۆمپانیاکی بەڕێوە بر بەڵام ئێستا نا هەموو جیاکراوەتەوە لە ناو خودی بۆ نمونە مارکێتینە دیجیتال مارکتینگ ترادیشنال مارکتینگ جیاکراوەتە لە ناو فرۆشتنا کەستەمەر سێرڤیس و CRM و استراتیژی فرۆشتن و تاکۆتایی واتە فیلدەکان وەکو ئەوەی کارامەییەکان ورد کراونەتەوە بۆتان پسپۆڕی وەکوڵی فەوقە تەخەسوس واتە هەموو جیاکراوەتەوە کەواتە تۆ ئەکرێ لە یەکێ لەو زانکۆیانە وەربگیرێیت لە پاڵ زانکۆکەتا تەریب خۆت فێری دنیای کار بکەیت چۆن لە کۆنا ئێمە کاتێک مەستا لە هاوینە فێری شتێبوونایە بە شاگر وەرەگیرە بەڵام ئێستا ئینتەرشیپ و ڤۆڵنتیر و خۆبەخشی و چی هاتوۆتە ئاراوە کەواتە ئەگە بینە سەر وەڵامی دقیقی پرسیارەکەی بەڕێستان ئەوەیە ئەو زانکۆیانە یان ئەو بەشانی باوا بەکاربێنین ئەو بەشانی کە زیاتر تەرکیزی لەسەر کارامەییەکی ڕقەیە وەکو
هارسکیل لە ئەندازیاریەکانە لە ژمێریاری و فاینانس و دارایی و تا کۆتایی ئەمانە دەرفەتی کاریان گونجاوە لە ئێستاە باشە لەسەروی هەر هەمویانەوە مەسائیلی کۆمپیوتەر و داتا دیژیتاڵیەکانە ئیتر ئەی هاتوۆتە ئاراوە ئەوە لە لووتکەیە لە ئێستاە خۆشبەختانە ئەی هاتوۆتە پێش بەڵام خودی ئەی پێویستی بەدەستی کار هەیە واتە بەکاری بێنێ بۆ نمونە یەکێک ئارتیستە و لە هونەر جوانەکانە دەی ئەی پێویستی بەم شخصە هەیە بۆ خوێندنەوە و مۆنیتەر و ئیڤالویتکردنی ئەو داتایانی لەناو ئایا هەیە بۆنە ڤیددیۆیە دروستەکرد ئایا ئەم ڤیددیۆیە چەند لەگەڵ سروشتە لەگەڵ واقعیەکە گرێتەوە کەواتە تۆ لە هەر بەشێک وەرگیرایت ئەکرێت لە پاڵیا خۆت فێری کارامەیەکی سەردەم بکەیت کە ئێستا دەواازەکان زۆر کراونەتەوە دەرفەتەکان زۆرن بۆ فێربوون لە هەر هەمووشی گرنگتر من ئەزمونیەکی سەردەمی کۆنی خۆم کە پۆلی دوانزەم تەواو کرد من لەگەڵ ڕەفیقێکمان بەیەکەوە دەرچوین من نەوەم هێنا ئەویش یەکی لە تەلەبە باشەکانی ئەو سەردەم بوو بەڵام ئەو 68 هێنا یاسەر تەقدیمیشی کرد سەردەمی ئێمە وا بۆ ئەوتوانی خۆت بێڵیتەوە بۆ ساڵی داهاتوو قسێکی زۆر جوانی کرد وتی گرنگی لە شێوەرەگیریم گرنگ ئەوەیە لەوێ سەرکەوتوو بم تامان لە کشت و کاڵ وەرگیرە دوای ماستەری تەواو کرد و تۆرای تەواو کرد ئێستا یەکێکە لە مامۆستا هەر سەرکەوتوەکان و تۆرە هەر سەرکەوتوەکانی زانکۆکەی باشە واتە ئەگەر کەسێک خوێندکارێک دەرەجەیەکی بەدەستێنا و با بڵێن ناتوانێت ببێ بە دکتۆر چکە لای خۆمانەوە زۆر باوە ڕەنگە 60 یا تا ڕادەیەک هەشتاکانیشی بەدەستێنابێ ئەکرێ بە شێکەڵ بژێرێک کە لە داتوات یایە سەرکەوتوو بێت زۆر ڕاستە بێگومان ئەتوانێ وەک وتم لە پاڵ لەکوێ وەرگیرەی گرنگ نییە گرنگ لەوێ سەرکەوتوو بێمە خەڵکانێکمان بینیوە ینی برادرانمان هەیە لە جامیا هەرە بەرزەکانە چونکە بەڕاستی حەقیقەت وەرگرتنی یان هەوڵی خوێندکارامان لە پۆلی دوانزە باگراوندێک یان بڵین زەختێکی کۆمەڵایەتی لەسەرەتی ئەگەر هاتوو لە بەشێکی پزیشکی یان ئەندازیاری وەربگیریە بەهاو ڤالیویەکی بەرزی هەیە هەند کۆمەلگا وا سێریەکە بەڵام لە ڕاستیە ئێستا دنیاکە دنیاکی سەرمایەداریە لە دوای دەرچوونت دەرفەتی کار لەکوێ بۆ دروستە بێت لەکوێ ئەتوانی تۆ ڕاستەوخۆ چونکە ئەگەر ببینین ینی واقعی شتێ هەیە تۆ 6 ساڵی سەردان 12 ساڵ تەلەبایەتیەکەی لە پاڵیشیا کاتێت دوای ئەچیتە زانکۆ ئەگەر زانکۆش بە 4 ساڵ بەسەریەکەوە تەواوکەین تۆ 16 ساڵ بە بەردەوامی خەریکی خوێندنی بەس بۆ ئەوەی دوای دەرچوون یەکسەر ئیشت دەستکەوێت ینی ئەکرێت تۆ ئەو 4 ساڵە دەرفەتێک لە پاڵ ئەو شوێنەی کە وەرگیراویت چونکە بەڕاستی باگراوندێکی سەقافی ڕۆشنبیری ژێتە ئاراوە دوای دەرچوونت لە پاڵ ئەمە فێری زمانێک بووی فێری تەکنۆلۆژیایەک بووی بەکاری بێنی ڕاستە خۆتوانی ئێستا سەرکەوتو شەبی ئەبێت خوێندکارێک ئێستا وا بیر نەکاتەوە کە دامەزرانی لە کەرتی حکومیا دەسەکە ئەبێ بیر کاتەوە کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان چی پێویستە و کام بەش وا ئەکا کە بڕوانامەکەم لانی کەم بڕوا پێکراو بێ واروەها ئەو شوێنە پێویستی بێت لە پاڵەمەیە باسێکی نەرمە کارامەیەکان یاخود نەرمە لێهاتوویەکانەوەی کە پێڵن سۆفت سکیل باسێکی ئەومان بۆ بکە پێویستە خوێندکار چی فێر بێ کە لە پاڵ شادەکەیەوەکو چەکێک وایە بۆ ئەوەی کاری دەستکەوێت جوانە پرسیارەکە بکەین بە دوو بەشەوە یەکەمیان کە باسی کەرتی حکومیت کرد بەڕاستی کەرتی حکومی پڕ بۆتەوە ینی هەرچتە دائیرەکان سەردانی هەر شوێنێکەکە ینی ئەمە خەتای حکومەت نییە تەواو شوێنەکە هەر ئەوەنە ئەگرێ هەڵی ناگرێکەوەتە نابێت چاوان لە تەعینات و وەکو تا ساڵی 2012 بەردەوام ساڵانە 40-50 کەس تەعینەکرا کەرتی تایبەت بەڕاستی تۆیان ئەوێ لە بەرامبەر ئەو کاتی دەوامەکەیت و موچێ وەرەگری ئەبێت تۆ داهاتێکی زیاد لە موچەکە دەستقەی دوو بەش هەیە کارامی نەرم و کارامەی ڕق سۆفت-سکیل و هارد-سکیلەکان هارد-سکیلەکان ئەوەیە کە تۆ فێری کارامەییەکە بیت ڕاستەوخۆ بەکاریەت پێویستی بە ئیزافە و زیادکردنێک نییە وەکو دارتاشێک وەکو وەستایەکی دیوار و تاکۆتایی یان کەسێک لە ئێکزڵێک ئەزانێت لە وەرد و مایکرۆسۆفت و ئەمانە ئەزانێت ئەمە هارد-سکیلە سۆفت-سکیلەکان وەکو سەرکردایەتی بەڕێوەبردننی کات چارەسەرکردنی ناکۆکی چارەسەرکردنی کێشە تا کۆتایی ئەمانم
خۆشبەختانە لە ناو جامیعەکانیشا بە حکمی ئەوەی کات CDC دروست بۆ وەکو سەنتەرەکانی گەشە پێدانی هەلی کار و ئەمانە ساڵانە بەشێکی زۆری ئنجۆکان و ڕێکخراوەکانیش لە چەند پۆرتێکە و خوانەخزێنە ناو جامیعە ئەم کۆرس و ڕاهێنانانە ئەکەنەوە کەواتە تۆ لە ناو جامیعەش لە ناو ئەو پەیمانگایی کە لەو بەشەی تۆ ئەتوانی سوود لەو کاتە وەرگریت و بەرهێنان لە خۆتا بکەیت. بەشێک لەو سۆفت سکیلانی کە باسیەکەین ئەکرێ لە ناو کەسایەتی خۆتا دروست بوو بێەوەی بەرکەوتە لەگەڵ دەوروبەرە. بەشێکی تریان ئەکرێ لە کتێبەکان و لە ئەزمموی ڕاهێنەرێک و لە بەرکەوتەیەک لەگەڵ کەسێکی ئەزموندار لە خۆتا دروستیکەیت و کۆیکەیتەوە. کاتێک تۆ کارامەیەکی زیاترت هەیە دەرفەتێکی زیاترت ئەبێ بۆ دەستخستنی کار. کەواتە لە هەمووی گرنگتر ئەگەر لە بیدایەتی چاوپێکەوتنێک تا ئەم دقەیە هەمووی بەسەریا بڕۆینەوە هەمووی هەوڵە بۆ دروستبوونی دەرفەتی کار. تەنانەت ئەو ڕۆژەی کە باوکێک یان دایکێک تۆ ئەنێرێ بۆ مەکتەب ئەنێرێ بۆ خوێندنگایەک دەست پێ بکەیت لەوێەوە هەمان شتین تۆ ئەبێت 16 سا بەلایەنی کەمەوە دەستکەی بەسە ئەی خوێندن بە بەردەوامی بۆ دروستبوونی یەک دەرفەتێک ئێدەی ئێستا دەرفەتەکەت بۆ بە چەندان دەرفەت چونکە حقیقت ئێمە لە ناو دنیای کارانی بۆ حکمی ئەو ڕاوێژکاری و ئەو ڕاهێنەرایەتانی پێشکەشی یەکەین بۆ کۆمپانیاکان لەسەر ئاسی تاکیش هەموو داواکاری خاوەن کاروسی و ئەو یان زۆربەی بەڕێوەبەرە گشتیەکان ئەوەیە بەڕاستی خەڵکی بەهرەمەندیانەوێ تەنانەت تا پشتیان لە ژانی تایبەتی خۆش و خۆتا هەموو خەڵک بەڕاستی حەز لە ڕەفاقەتی و کەسانەکە کە کارامەی زیاتری هەیە بەهری زیاتری هەیە کەواتە دەرفەتەکان لێرەوە خۆت بۆ خۆتی دروستەکە واتە ئەگەر تۆ لێهاتوویەکی بەرزە بۆ خۆت دروست کردبێ و بەرهێنانە لە خۆتا کردبێ و کەسێکی بەتوانابی لەوەی کە سەردەم پێویستێتی کۆمپانیا و دامەزراوەکان بە دوای تۆ یاگەڕێن 100% زمانی کار 100%. لێرە یەک پرسیارێکی سادە هەیە کە ئەکرێ خوێندکار لە خۆی بکەم لە تۆ یەکەم بۆی خوێندکاران وەڵامەکەی وەرگرن. دوو خوێندکارمان هەیە پێکەوە ڕەنگە لە یەک بەشی شابن 4 ساڵ زانکۆ تەواوەکە. یەکەمیان کە تەخەڕوجەکە دا ئەم مەزرێ لە کەرتی تایبەت و ڕەنگە موچەیەکی باشی هەبێت. دووەمیان کە هاوڕێی ئەمە تەخەڕوجەکە و ڕەنگە بەجلێکی تەخەڕوجەوە ڕسمێک لەسەر ئاوفرۆشیەک بڵاو کاتەوە بڵێ کارم دەست ناکەوێت گلەیی بکە لە دۆخی خۆی لە دۆخی ئەوەی کە بێکاری هەیە. هۆکاری چی ئەمیان ئیشی دەستکەوتۆ هۆکاری چییە کە لە هەمان بەش دەرچوون ئەمیان ئیشی دەست نەکەوتۆ یعنی ئەم پرسیارە ئاسانە ئەکرێ خوێندکار لە خۆی بکە. بێگومان بەڕاستی خوێندنەوەی خودناسیە ئەمە هەرچەنە مەسایلێکی سایکۆلۆژی یانێتە ئاراوە بەڵام بە لەسەر بنەمای ئەوەی ئێمە بە بەردەوامی بەرکەوتەمانەوێ بە تایبەت کە پسپۆڕیەکەم لەسەر چاومرۆیەکان و بەڕێوەبردنە لە ناو چاوپێکەوتنی کاریشە تووشی ئەمانە ئەبین کەسێک چاوپێکەوتنی لەگەڵاکەین بۆ نمونە 5 ساڵ ئەزمموی کارکردنیە سیرەکەی تەنها لە 2 شوێن ئیشی کردووە بەڵام کەسێکی تر 5 ساڵ ئەزمموی کارکردنی لە 10 شوێن ئیشی کردووە کەواتە تێرنۆڤەری ئەو کەسە دەستەکارکێشانەوەی بەرزە دەی هیچ خاوەن کارێک نایەوە ینی حتا خو لە ژانی تایبەتی خۆشمانە من نامێ ڕەفاقەتی کار پشتیوانکەم بۆ ماوەی مانگێک و دوومان منەمێ مدل حیات لەگەڵ یابی کەم خاوەن کاری وابیرەکاتەوە هەموو بیزنسەکان وابیرەکەنەوە. ئەمە یەکەم خاڵ ئەوەیە کە تەحمولیەکی زیاتر ئەکا لەمانەوە لە بەرامبەرە تەنها نایەوێت کاتەکە بەڕێ بکە ئەوێ وە بەرهێنانیش لە خۆیان بکە جێپەنجەشی دیار بێ. قسەیەکی کوردەواری خۆمانیە پەندێکاڵەیە ئیشکەری خۆت بۆ خۆشەویستی خەڵکی بۆیە ئەو کەسانی بەڕاستی زۆر تەرکیزەخینە سەر و بابەتە ئەوانی کە گلەی زۆرەکەن ئەوانی ناڕازین بەڕاستی دەرفەتی کاریان زۆر کەم بۆ دروستە بێ بۆ مانایە نا تۆ لە ڕەنگە لە 4 ساڵی زانکۆکەش زۆرترین گەشت و جێوی بەسەر بردی بێ ئەمە بڵبێت نا ینی خەڵکانێکمان یانی لە پاڵەیە زمانێک فێر نەبووە لە پاڵ زانکۆکەیە لێهاتووی یەک فێر نەبووە بۆ بەرێنانی لە خۆیان نەکردووە لە ژیانی خۆشمانە کە تەلەبەش بووین خەڵکانێک بوون لەوانەیە ئێمە مانانی شەوەمان کردی بێ هەر لە مەرحەلەیەک و دووی زانکۆوە دەستمان کردوێ بە ئیشکردن لە پاڵ ینی تا ئێستا چەندان خەڵک ئێمە بۆمان بینیوار ئێستا لەگەڵ چەند برادێک لە کورسات کە ئەیان ناسم بەرکەوتەم هەیە ینی هاتوونەتە کۆرسێکی منەوە خولیەشی منەوە سەر بە پەیمانگایەک بوون کە چیش لێرە مۆزە واتە لێرە کارەکە لە پاڵیشە ڕۆیشتوەتە پەیمانگایەکی ئەهلی ئینجا هاتووەتە ڕاهێنانێکیش و پاری سەرف کردەوەکەواتە ئەمە هەل بەڕاستی من دەست بەرداری بم کورسات دەست بەرداری نابێت. ڕاستە ئەمە باسی دامەزراندنمان کرد ئەکرێ خوێندکارێک بیر لەوە بکاتەوە 4 ساڵی زانکۆ
یا 2 ساڵی مەحەد تەواو بکە و خۆی ئیشدا بمەزرێنێ؟ ئەم بیرکردنەوەش لە نێو گەنجانە هەیە، حەزی لێ خۆی بێتە خاوەنی ئیش. بێگومانم دەرفەتەش هەیە، بەڵام لەمەیان ئەبێ ڕازگۆ بین. ئەو کەسەیە کە دوای تەخەڕوج دەسەکات بەکار زۆربەی زۆری ئەو کەسانە وەبەرهێنەر نین، واتە پارێکیان لەژێر دەستان نییە و بێن بۆ نمونە چەند ملیۆن دۆلارێکە و چەند کەسێکی پسپۆرت کۆکاتەوە بڵێ فەرم ئەم پارێ و من ئەوە بیرۆکەمە بڕۆن ئەمیشان بۆ بکەن، نەخێر. کەواتە ئەرکەکە هەموو لەسەر خۆیەتی، ئەبێ دەست بۆ کارێک بەرێ کە خۆی تیادۆزی بێتەوە، واتە ئەبێ خۆی هاردسکیڵەکە بزانێ. بۆ نمونە ئەیەوێ دارتاشیەک دەست پێ بکە، بەلایانی کەمەوە ئەبێ ئەزمونێکی دارتاشی هەبێ، معلوماتی لە دنیای دارتاشیە هەبێ، بۆن هیچ نەبێ بزانێت کەونتەرێت چۆن دروستەکرێت، قیاسەکان چۆنە، پێوانەکان چۆنایی ئەکرێ، واتە ئەبێ خۆی کارامەی ڕقەکەی هەبێ، باشە تەکنیکەکە بزانێ ئینجا دەست بکە بەمە. ئەمیش بەڕاستی چەندان ڕێکخراو شکر دروست بوون لە ئێستاە سەپۆرت و فەندیانەکەن لە ڕووی مادی و پاریان بۆ دابینەکەن. واتە ئەکرێ بەشێک هەڵبژێرێت کە لە داهاتووە خۆی پێ بێتە خاوەنی کار، ئەتوانێت، بەڵام بەڕاستی ئەبێ خۆی تیا دروست بکە، ینی بۆ نمونە بەشێک ئەویان ڕەنگە ئاڵنگارەکەی بەرزتر بێ، بێگومان قرسترە، چونکە خۆی ئەبێ ینی لە جیاتی ئەوەی بچێ کەسێک بێنێ موچێکی مانگانەی باتێ ئەبێ خۆی ئەو موچیە بۆ خۆی گڵباتەوە لە جیاتی ئەوەی کارمەندێک زیاتر دامەزرێنێ، بۆیە ئەبێ تەکنیکیان خۆی کارەکە بزانێ. بریا دەرفەتە بۆە زیاتر گفتوگۆمان لەسەرم بابەتە بکرایە، لە داهاتووە دەرفەتی تر ڕەخسێنین کە چونکە گەنجان ئەم بابەتە گرنگە بۆیان. بەڕێز ڕزگار لاین ڕاهێنەر و ڕایشکاری کار، سوپاس کە ئامادە بووی لەگەڵمان.